بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە ژمارەی دەنگدەرانەکەین لە هەرێمی کوردستان و عێراق بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە ئەمانی لەم بەژمارەدا دەیخێنە ڕوو دوایین ئەپدەیتی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقا. بێگومان کۆی گشتی دەنگدەران بۆ هەڵبژاردننی خولی شەشەم کە بڕیارە لە 11 ئەم ساڵ بەڕێوە بچێت 21,404,291 کەسە. ئەمانە بێگومان ئەوانن کە کارتی بایۆمەتریان کردو و تازە کردوتەوە. ئەگینە نزیکی 29 میلیۆن کەس مافی هەبوو، بەڵام تەنها 21 میلیۆن توانیوێتی یا با بڵین ویستوێتی کە کارتی بایۆمەتری یەکێکە لە مەرجەکانی بەشداری لە هەڵبژاردنە دەربکات یان نوێ بکاتەوە. باش بزانین لە هەرێمی کوردستان چەند دەنگدەرمانەیە 3,068,384 کەس مافی ئەوانەیە کە لە ڕۆژی 11 دەنگدەن و کارتی بایۆمەتریان هەیە. بابینە سەر ژماری دەنگدەران بەپی پارێزگاکانی هەرێم. طبعاً سێ پارێزگامانەیە تا ئێستا پارێزگای هەڵەبجە وەکو پارێزگا تەعاملی لەگەڵا نەکراوە هەر لە بازنەی سلێمانیە. سلێمانی کاڵین سلێمانی واتە بە هەڵەبجەشەوە ملیۆنێک و 201,658 کەس مافی دەنگدانی هەیە، لە هەولێر ملیۆنێک و 87,880 کەس، لە دهۆک 778,846 کەس کارتی بایۆمەتریانێ و مافیان هەیە لە ڕۆژی 11 دەنگ بدەن. بابینە سەر ژماری کورسیەکان لە پارێزگاکانی هەرێم. بێگومان لە سلێمانی 18 کورسی تەرخان کراوە، کاڵین سلێمانی وتمان بە پارێزگای هەڵەبجەشەوە. لە هەولێر 16 کورسی و کورسێک بۆ کۆتای مەسیحیە، لە دهۆک 12 کورسی کورسێک بۆ کۆتای مەسیحیە، لە سلێمانی هیچ کورسێکی کۆتامان نییە. کۆی گشتی هەموو با بڵین کورسیەکانی سێ پارێزگاکەی هەرێمی کوردستان 46 کورسیە لە 329 کورسیەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەمەی لە بە ژمارەی ئەم جارەدا باسمان کرد. ژمارەی دەنگدەران بوو لە هەرێمی کوردستان و عێراق بۆ خولی شەشەمی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە بڕیارە لە 11 ئەنجام بدرێت.